جۆرێکی تر لە دادگای نێودەوڵەتی هەیە، ئەویش دادگای تێکەڵاوە کە پێڵێن المحاکم المختلطة، کە ئەم دادگایانە لە دادوەری نێودەوڵەتی، شارەزای نێودەوڵەتی و دادوەری نیشتیمانی پێگەیەندرێت. نمونی ئەم دادگایانە هەن، وەک ئەوەی سیرالیۆن، وەک ئەوەی کەمبۆدیا، وەکو ئەوەی کە لە لوبنان بۆ ڕەفیق حەریری دروسترا. ئەگەر چی ئەو دادگایانەش ڕەخنەی زۆری هەیە، بۆ نمونە ئەوەی ڕەفیق حەریری لەگەڵ ئەو هەموو توندوتیژیە لە لوبنانە تەرکیزیان کردە سەر تەنها کوشتنی ڕەفیق حەریری، و سێ ئەندامی حیزب الله حکم دراون و تا ئێستا کەسیان نەگیراون. و لە کەمبۆدیا ئەوانەی خەمیری حمر کە لە 75 بۆ 79 توندوتیژی ئێکجار گەوریان بەرامبەر بە میلەتەکەی خۆیان کرد، ئەوەی خوێنەوار بۆیە ئەیان کوشت و تاوانی جینۆسایدی گەوریان ئەنجامە. سەرانیان لەم دادگا تێکەڵاوەیە کە بەڕێکەوتن لەگەڵ ئەنجومەنی ئاسایش، بۆ نمونە دەوڵەتی عێراق بۆ کەیسی ئەزیدیەکان دەتوانێت داوا لە ئەنجومەنی ئاسایش بکات کە ڕێکەوتنی بکات بۆ پێکهێنانی دادگایەکی تێکەڵاو، شارەزای نێودەوڵەتی، حکامی نێودەوڵەتی بێنێت لە عێراقا دادگایەک دروستە لەگەڵ دادوەرانی نیشتیمانی. ئەم دادگایە سوودەکەی ئەوەیە کە هەم لەسەر خاکی وڵاتەکەیە و خەڵکانێک کە بتوانن بەڵگە پێشکەشکەن و شایەتی بن